هەر لە خولیانە پلەکەکانی کوردستان یانەی هەڵەبجەی شەهید میوانداریانی ئاڵتون کۆپری کرد لە نێو یاریگا و هاندەرانی خۆی و هەڵەبجە شتوانی بە 3 گۆڵ و بە 3 خاڵەوە یاریگا بەجێبێڵێ. لەگەڕی دێمی خولی پلێکی کوردستان یانەی هەڵەبجە میوانداری یانەی ئاڵتون کۆپری کرد. هەڵەبجە دەویست پارێزگاری لە خاڵەکانی بکات لە ناو یاریگا و هاندەری خۆی سەرکەوتێن بەدەست بێنێت. نیوەی یەکەمی یاریەکە هەردوویانە ئاستێکی مامناوەندیان پێشکەش کرد و هەندێک جار هێرشیان بۆ سەر گۆڵی یەکتر دەکرد. لە کۆتا خولەکەکانی نیوەی یەکەم و لە ڕێگەی یاریزان شادومان سەبا یانی هەڵەبجە توانی گۆڵی یەکەم تۆمار بکات و بەو تاکە گۆڵەش لە بەرژەوەندی یانی هەڵەبجە نیوەی یەکەمی یاریەکە کۆتایی هات. نیوەی دووەمی یاریەکە دەستی پێکردەوە لە خولەکەکانی سەرەتادا. هەڵەبجە دەویست ئەنجامەکە بە خۆی بەرز بکاتەوە و ژمارەی گۆڵەکانی زیاتر بکات. لە خولەکی 48 یاریزانە ڤاڵ ئەحمەد توانی گۆڵی دووەمی یانەکەی تۆمار بکات. لە دوای تۆمارکردنی گۆڵی دووەم یانی هەڵەبجە هێرشی یەک لە دوایەکی دەکردە سەر گۆڵی ئاڵتون کۆپری و لە دوای 9 خولەک لە تۆمارکردنی گۆڵی دووەم شادومان سەباح لە خولەکی 56 گۆڵی دووەمی خۆی و سێمی یانەکەی تۆمار کرد. بۆ گۆڵەش کەرنەڤاڵی گۆڵەکانی هەڵەبجە کۆتایی هات و سەر ڕێەواژەر دوویانە لە ڕێگەی هێرشی هەڵگەڕاوە چەندینە لی گۆڵکردنیان لەدەستدا و دوجار یاریەکەش بە ئەنجامی 3 گۆڵی بێ بەرامبەر یانەی هەڵەبجە لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێێنا و سەرکەوتنێکی گەورەی لەسەر حسابی ئاڵتون کۆپری تۆمار کرد. یعنی ئێساوە باسیکەم وەکو ئەتوانم بڵێم ئەمە نوکتەیەکی وەرزشیە باسیەکەم. ئێمە یاری بە یاری یەک مەشق و ڕاهێنان ناکەین لەبەرەوەی باری دارایی یانەکە زۆر خراپە. یاری بە یاری دێن یاریەکان مەکەین و ئەنجامەکانش ئەو هایە. بە تەکید هەر یانەیەکش ئیعدادی نەبێ و مەشق و ڕاهێنان نەکا ڕۆژانە ئیلتیزامی ئینزباتی و تەکتیکی نەبێ لە یاری ئەو هابێ. بۆیە ئێمە شکستەکە یعنی بەلای ئێمەوە زۆر تەبیعیە لەبەرەوەی لە دەرەوەی یاریگای خۆمان بەڵام یاریەکانمان لە ناو یاریگای خۆمان توانیمانە سوودی لێ ببینین بۆمانەوەش یاریەکەین ئەوەنە ئەم یانێ بمێنێ لە خولی پلەکەکان و دوو یاریمان لە عەردی خۆمانە ئینشاءڵڵا 5 خاڵتر بێنین ئێمە مانەوە لە خولی پلەک مسۆگەرەکەین. ئەمڕۆ یاریەکمان کردووە لەگەڵ ینی وەرشی ئاڵتون کۆپری توانیمان ئاستێکی بەرز پێشکەشکەین و دوای سووتانی چەند هەلێکی ئاسانی گۆڵ توانیمان یاریەکە بەنجامی 3-0 یاریەکە ببینەوە لە بەرجەوەندی خۆمان بشکێنینەوە. سپاس بەخۆی سا لە پێشەوەی ڕێزبەندەکە نزیکتر دەبینەوە و یاری دوو یاریمان ماوە لە خولەکەدا و ئینشاءڵڵا یاری داهاتوومان بەرینەوە پشتیوان بەخوا لە نایب نزیکتر دەبینەوە پشتیوان بەخوا. یانەی هەڵەبجە بەبردنەوەی لە یانی ئاڵتون کۆپری کۆی خاڵەکانی لە 13 خاڵەوە گەیاندا 16 خاڵ و لە ڕێزبەندەکەش بە جیاوازی گۆڵ لەگەڵ ڕزگاری لە پلەی سێیەمدایە. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.